هەرچەندە لە ساڵی نوێداین بەڵام هێشتا موچەی 3 مانگی کۆتایی ساڵی ڕابردووی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە گەردنی کابینەی نۆی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمدایە و هەموو هەوڵی ئەو کابینەیەش ناردنی شاندە بۆ بەغدا بۆ داواکردنی قەرز. شاندەکە کە بە سەرۆکاتی وەزیری دارایی هەرێم چەند ڕۆژێک لە بەغدایە گفتوگۆی لەگەڵ حکوومەتی فیدراڵ بەردەوامە و یەکێک لە ئامانجەکانی دووبارە وەرگرتنەوەی قەرزە بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە تەواوی نەوەستێت و ئەگەر بدرێت. بە پێی زانیاریەکانی پەیام بەرپرسانی حکوومەتی ناوەندی داوایان لە حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم کردووە کە قەرزی مانگەکانی پێشوو پاکتاو بکات و راپۆرتی دارایی خۆی بەرز بکاتەوە بۆ حکوومەتی ناوەندی. اینجا ئەوان قەرزی دیکە بە هەرێمی کوردستان دەدەن. حکوومەتی ناوەندی موچەی مانگەکانی 10 و 11 و 12 ساڵی ڕابردووی هەرێمی وەکو قەرز بە کابینەی نۆ داوە. بەڵام حکوومەتی ماوە بەسەرچوو بە موچەی ئەو مانگانە موچەی مانگەکانی پێشووی دابەش کردو هێشتا چارەنووسی موچەی 3 مانگی کۆتایی ساڵ دیار نییە. پەرلەمانتارانی کورد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پرۆژەیەکیان بۆ هەموارکردنەوەی یاسای بودجە ئامادە کردووە و داوایان کردووە کە موچەی فەرمانبەرانی هەرێم لە پشکی بودجەی هەرێم جیا بکرێتەوە و وەکو بەشێک لە موچەی فەرمانبەرانی عێراق حسابی بۆ بکرێت بۆ ئەوەی مانگانە بەبێ کێشە بنێردرێت. حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە هەوڵی ئەوەدا ڕێگری لە هەوڵەکانی ناردنی ڕاستەوخۆی موچە لە بەغدادەوە بکات و بەوەش ڕازی نییە موچەکە لە ڕێگەی بانکە حکوومەکانی عێراقەوە بدرێت، بەڵکو پلانی داناوە بۆ جیاکردنەوەی موچە لە خەرجەکانی دیکە بە مەرجێک دابەشکردنی لە ژێردەستی خۆی دابێت و لە ڕێگەی ژمارەیەک بانکی ئەهلیەوە دابەشی بکات کە حکوومەت ئێستا بۆ دابەشکردنی موچە گرێبەستی لەگەڵ کردوون. دابەشکردنی موچە لە ڕێگەی بانکی ئەهلیەوە لەلایەن موچەخۆرانی هەرێمەوە ڕەت دەکرێتەوە و ئەوان داوا دەکەن موچەکانیان لەلایەن بانکە حکوومەکانی عێراقەوە دابەش بکرێت.